ئەکادمیای سیاست و هەزری دیموکراتی لە شاری هەولێر لەژێر ناونیشانی بە دیموکراتیزەکردنی سیاست سیستەمی هاوسەرۆکایەتی بە نمونە سیمینارێکی تایبەت بە خانمان ڕێکخست و تێیدا ژنانی هەر چوار پارچەی کوردستان بەشداریان تێدا کرد. لەم سیمینارەدا باسی معاناتی ژنانی کورد بەگشتی و چوونیەتی سربەخۆبوون لە بڕیاردان و خاوەن ئیرادەیەکی بەهێزی ژنان و ئافرەتان کرا. پرسکرێکە عەدالەتی هەیە، پرسکرێکە شەفافبوونە سیاست هەیە، پرسکرێکە گەندەلی هەیە، یعنی هەموو تشتێک ئەم دەبێژن گرێدای باوکساڵاریە لە ڤێر نەها چێبیە وڵات کردە خەتەریەکی ئەم دەبێت نەها وەخت هاتیە ئەم بێ سیاسەتی بگارن. بخوازم بێ سیاسەتش بە دەستە ژنا بگارن، بەشتەربووینا ژن وەک ژن بە هەستن عەدالەت، بە هەستن سیاسەتە شەفاف، بە هەستن و پارڤەکردنê عەدالەتیدا بکن ئەم سیاسەتێدا گۆرانکاری چێ بکەن. بێن لەوێ وەکو ڕاهێنەر گوێ دەگرن ئەمە خۆمان بەشێکمان زۆر ئازادین، بەشێکیشمان زۆر کۆیلەین، یعنی حتا کۆیلەی مێردەکانیانن، کۆیلەی حزبەکەنە، کۆیلەی حکوومەتن، هەشمانە ئازادی ڕادە بەدەر ئازادە. لە هەرێمی کوردستان ژنمان هەیە لە ڕادە بەدەر ئازادە، خۆی خاوەنی خۆیتی، خۆی خاوەنی کەسایەتی خۆیتی خۆیەتوانێ هەموو شتێک بکە. تاکە چاڵکوانێکی پیاو کە بەشداری لە سیمینارەکەدا کردووە بە ژنانی ئامادە بوو دەنگی ئەمریکای ڕاگەیاند. سەرەتا کە هاتم بۆ ئەم سیمینارە لەوە ترسام کە دەرم بکەن چونکە نووسراوە تایبەتە بە ژنان. ئەمەش لە کاتێکدایە کە بەشێکی زۆری سیمینارەکە باسی پیاو سالاری دەکرێت. ئەمن هاتمە ئێرە بەڕاستی ئەمڕۆ بۆ پشتیوانیکردن لە ژنان، بەڵام بەداخەوە تەنیا بۆ ژنان نووسرا بوو. ئەم سیمینارە دەستیان خۆش بی، ئەمن پشتیوانی لە شۆڕشی ژنان دەکەم. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.